نوری نەمر. بەرجی پێنجەم. نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. هەشت. غەزاکانی تر. ژمارەی ئەو غەزایانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەشداری تیادا کردوون نزیکەی 18 غەزا دەبن. لە بڕگەکانی ڕابردوودا بە کورتی چووینە خزمەت سێ لەو غەزایانە و هەوڵماندا تێڕوانینێک سەبارەت بە ڕەهەندی سەربازی پێغەمبەر لای خوێنەری هێژە دروست بکەین. ئێستا لە چەند کورتە دێڕێکدا ئاماژە بە چەند غەزایەکی تر دەکەین تاکو لەو دەلاقەیەوە مەزنی و بێهاوتایی سەروەرمان لە مەیدانی سەربازیدا ببینین. لە ڕێکەوتنی حودەیبیەدا بینیمان چۆن بەتوانستە کارگێڕیەکەی خۆی توانی گرفتە ئاڵۆسکاوەکان چارەسەر بکات. هەموو لایەکتەوا و دڵنیا بوون لەوەی کە لە حودەیبیەدا جەنگێک دەقەومێت، بەڵام ئەو بە چاودێری و کۆمەچی خوایی شکستێکی یەکلابووەوەی گۆڕی بە دەواازەی سەرکەوتنێکی مەزن و توانی خۆی لا بدات لە جەنگێک کە هیچ هاوسەنجێک لە نێوان جەمسەرەکانیدا نەبوو. سوپای دوژمن چەند قاتی موسڵمانان دەبوو لە ژێر فەرمانی کۆمەڵە سەرکردەیەکی سەربازی لێهاتووی هاوشێوەی خالیدی کوڕی وەلید و ئەیکریمەدا بوو. لە بەرامبەردا ژمارەی موسڵمانان تەنها 1600 کەسی بێچەک بوون. ئەوانیش ئیحرامیان بەستە بوو بە نیازی عەمرە هاتبوون. وەگاشکرایە حودەیبیە لە ساڵی شەشەمی کۆچیدا ڕوویدا، واتە لەو سەر وەختەدا بوو کە هەستی تامەزرۆیی و ئەوینی مەکە باڵی بەسەر دڵ و دەرونی مهاجیراندا کێشا بوو. تەنانەت کەسێکی وەک حەزرەتی ئەبوبەکر کە خاوەنی ئیرادەیەکی پۆڵاین بوو جودایی مەکە ناخی هەڵقرچاند بوو. تەنانەت کەوتبووە بە دوعایی لەوانەی تاڵاوی ئاوارەیان پێچەشت بوو. هەروەها بیلالی حەبەشی لەگەڵ ئەوەدا کە خەڵکی مەکەش نەبوو کە چیکە کۆچی کرد بۆ مەدینە لەوێ نەخۆش کەوت. بەدەم تاوە و ڕێنەی دەکرد و دەیوت: ئەی مەکە، تۆ بڵێ جارێکی تر بە دیدارت شاد ببمەوە؟ تاسە و پەرۆشی مەکە القەرا بەسەر دڵی هەموواندا زاڵ بوو. ئەوە 6 ساڵە نەیانتوانیوە تەوافی کەعبە بکەن. ئەو کەعبەیەی کە ئیبراهیمی باپیریان سەلامی خوای لەسەر بێ هەڵسا بوو بە ئاوەدانکردنەوەی. إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركا وهدى للعالمين. بەڕاستی یەکەم خانە و ماڵ و مەنزەڵگەیە کە بۆ خەڵکی دانرا لەسەر ڕووی زەوی بۆ خواپەرستی ئەوەیە کە لە مەککەدایە کە پیرۆزە و هیدایەت و ڕێنمونی بەخشە بۆ هەموو خەڵکی جیهان. ئەو کابەی ئەم ئاەتە ئاماژەی بۆ دەکات یەکەم بینا بووە لەسەر زەوی. یەکەمین پێغەمبەر کە حەزرەتی ئادەمە سەلامی خوای لەسەر بێ بنیادی ناوە و ئیبراهیمی خەلیلی ژنۆژەنی کردوێتەوە. دەی ئەوە 6 ساڵی ڕەبەقە بێباوەڕان باشترین نەوەی ئیبراهیم کە حەزرەتی محەممەد مستەفایە درودی خوای لەسەر بێ دووریان خستوەتەوە لێی و ئەو پێغەمبەرە بەڕێزە ناتوانێت تەوافی بکات. خۆ داوای شتێکی زۆری نەدەکرد، تەنها ئەوەندەی دەویست کە ڕێگە بدرێت بە خۆی و یارانی تا بەو جۆرەی ئیسلام دایناوە تەوافی ماڵی خوا بکەن. لەو ڕۆژگارەدا کەعبە پڕ بوو لە بت، لە دەوروبەریشیدا چەندین بت ڕیز کرابوون. تەوافی بتپەرستان بە دەوری کەعبەدا بوو بووە گاڵتەجاری و هیچ واتایەکی تێدا نەما بوو. خوای باڵادەست وەسفی تەوافی بێباوەڕان بەوە دەکات کە مەکائەن وە تەزدیە تەنها چەپڵە و فیکە کێشان بووە. پیاوەکانیان چەپڵیان لێدەدا و فیکەیان دەکێشا، ژنەکانیشیان بە شەودا بەڕووتی تەوافیان دەکرد و پۆشاکیان دادەکەند بە بیانووی ئەوەی دروست نییە بەو جلانەوە تەواف بکەن کە گوناهیان پێوە کردووە. ئەوە سیمەی تەوافی پیاوان و ژنانی ئەو سەردەمە بوو کە تێگەیشتنی بەلای ئێمەوە تا بڵێ دژوارە. پێغەمبەری سەروەر صلی الله علیه وسلم دەیویست ئەوە ڕوون کاتەوە کە چۆن تەواف دەکرێت و بە چ شێوەیەک عەمرە بەجێ دەهێنرێت. ئەوە مەبەستی یەکەمی بوو. دووەمیان دەیویست بیسەلمێنێت کە کەعبە بە تەنها مڵکی خەڵکی مەکە یان قوڕەیشیەکان نییە، بەڵکو خەڵکی تریش مافیان پێوەی هەیە. نەخوازەڵڵا حەزرەتی محەممەد و یارانی کەشان و شکۆیان بۆ کەعبە دەگەڕاندەوە و لە هەمووان زیاتر مافیان بە کەعبەوە هەبوو. لە بنەڕەتدا کەعبە وەک میحرابێک وا بوو کە دەدوت لە مینبەرەکەی جیابۆتەوە.
پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیویست ئەو مینبەرەی لە مەدینە داینابوو بهێنێتە پاڵ میحرابەکەی، چونکە کەعبە میحرابی هەمیشەیی ئێمە و بەر لە هەموو کەسێکیش میحرابی حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم بوو. بۆ ماوەیەک لە نوێژدا ڕووی لە مزگەوتی ئاقسا دەکرد، چونکە کەعبە بتی تێدا بوو، بەڵام چاوانی هەر بە ئاسماندا دەجێڕا، چونکە بەرگەی ئەوەی نەدەگرت ڕوو لە کەعبە وەربچەرخێنێت. خوش دڵی خۆش کرد و مزجێنی پێدا. قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فول وجهك شطر المسجد الحرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطره وإن الذين أوتوا الكتاب ليعلمون أنه الحق من ربهم وما الله بغافل عما يعملون. أي پیغمبر بەڕاستی چاوجێران و هەڵسوڕانی ڕوخسارت ڕوو بە ئاسمان دەبینین کە بە هیوای ڕووگەیەکی تایبەتی ئێمەش ئاگاداری نیازی دڵت بووین. سوێن بەخوا ئێمەش ڕوود وەردەچەرخێنین بۆ ڕووگەیەک پێی رازی و خۆشنود بیت. دەسا ڕوود وەربچەرخێنە بەرەو لای کەعبە ئەلمەسجد الحەرام و ئێوەش ئەی مسلمانان لە هەر کوێ بوون بەرەو لای ئەوێ ڕووتان وەربچەرخێنن. بەڕاستی ئەوانش کە کتێبیان پێگەیشتووە لە گاور و جوولەکە چاک دەزانن کە ئەم گۆڕانی ڕووگەیە حەقیقەت و ڕاستیە و فەرمانی پەروەردگاریانە لە تەورات و ئینجیلدا ئاماژەی بۆ کراوە و خوا هەرگیز بێ ئاگانیە لەو کار و کردەوانەی ئەنجامی دەدەن. ئەو ماوەیەی بۆ نوێژکردن ڕووی لە مزگەوتی ئاقسا دەکرد سەبارەت بە ئەو مایەی ئاوارەیی و هیجران بوو، چونکە کەعبە میحراب و مەدینەش مینبەری بوو. مەدینە بەتەنها بوو، ئەو کاتە پێشەوایەتی ئیمام تەواو دەبوو کە دوانگە ببرایە بۆ لای میحراب، لەبەر ئەوە زۆر پێویست بوو کەعبە لە ژێر دەسەڵاتی مسلماناندا بێت. بەجێهێنانی عەمرەش هەنگاوی یەکەم بوو بەو ئاراستەیەدا، بۆیە نەخشەی دەچێشا بۆ ئەنجامدانی عەمرەیەک لەسەر شێواز و بیر و باوەڕی ئیسلامی. ئەو دەم هێشتا حەج فەرز نەکرا بوو، لە ساڵانی کۆتایی ژیانیدا حەج فەرز کرا، بۆیە تەنها یەک جار حەجی کردووە. قورآنی پیرۆزیش ئەو حەجەی ناوناوە حەجی ئەکبەر، عەمرەکەش حەجی ئەزغەر. لە ناو خەڵکدا وا باوە گوایە حەجی ئەکبەر ئەو حەجەیە کە تیایدا ڕۆژی عەرەفە بکەوێتە ڕۆژی هەینیەوە. هەرچەندە کۆبوونەوەی ڕۆژی هەینی و عەرەفات شتێکی جوان و پیرۆزە، بەڵام لە ڕاستیدا حەجی ئەکبەر حەجی گەورە بەو حەجە دەوترێت کە لە وەرزی حەجدا بەجێ دەهێنرێت. حەجی ئەزغەریش حەجی بچووک بە عەمرە دەوترێت. ئامانجی سێیەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بوو کە کۆمەچی پیرۆزی هاوڵانی دەربخات بۆ هۆزەکان، ئەو کۆمەڵەی کە کاتێک بەڕێگەدا دەڕۆن ئازاری کەس نادەن و زیان بە کەس ناگەیەنن، ناچنە ناو باغ و بێستانی کەس و ماڵ و موڵکی کەس تاڵان ناکەن. بەڵێ تاکو هەموو بۆیان دەربکەوێت کە ئەو سوپایە دوورە لەو ئاکارانە. آخر لەو سەردەمەدا وا باو بوو سوپاکان کاری تاڵانی و بڕۆیی ئەنجام بدەن، بەڵام ئەمەیان سوپای ئارامی و متمانە بوو. لەو حەجەدا و لە بەرچاوی هەموو عەرەبدا نوێنەرایەتی ئیسلامیان دەکرد. دیارە ئەوەش شتێکی زۆر گرنگ بوو. هاوکات هەڵگری ئەو واتایەش بوو کە ئاینی ئیسلام خاوەنی پەیامێکی سەرتاسەریە، چونکە ئەوانەی چاویان پێیان دەکەوت لە دڵی خۆیاندا دەیانوت ئەوانە چین؟ ئێمە تا ئێستا مرۆڤی لەو جۆرەمان نەدیوە، هەبێ و نەبێ ئەوانە فریشتەن. جایی تر سەروەرمان بەو نیازەوە ڕێگەی مەکەی گرتە بەر، بۆیە هاوڵان هەر یەک لە شمشێرێک زیاتریان پێ نەبوو. هەتا گەیشتنە حودەیبیەش هیچ ڕووی نەدا. لەوێدا کەسانێک هاتن و پێیان ڕاگەیاندن کە قوڕەیش بە هەرچی هێز و خەڵکیەوە هەیە خۆیان سازداوە و ناهێڵن بچنە ناو مەککەوە. سمبولی هێوری و ئارامی لایەنداری بەرەنگاربوونەوە و پێکدادان نەبووە، لە بنەڕەتیشدا بۆ ئەو مەبەستە نەهات بوو، بۆیە ئەو هەڵوێستە بووە مایەی پەژارە بووی. آخر ئەو بەڵێنی دابوو بە یارانی کە عەمرەیان پێ بکات. ئەوانیش بەو جۆش و تاسەمەندیەوە کە بۆ یەکەم جارە بە گوێرەی دەستورەکانی ئیسلام عەمرە ئەنجام دەدەن و یاوەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەکەن لەو گەشتەدا، ئەو هەموو ڕێگەیەیان بڕی بوو.
ئەوەی پێشتر لە تافی نەفامیدا ئەنجامیاندا بوو، نە حەج بوو نە تەواف، بەڵام وا ئێستا بەپێی ڕێساکانی ئیسلام و لەژێر ڕابەریەتی نیگای ئاسمان و لە پشتسەری باشترینی خەلقەوە لە ئەنجامدانی ئەو سروتانە نزیک بوونەتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناچار بوو لە حودەیبیە بوەستێت. ئەمەوێ ڕێی متمانەی تەواوی بە باوەڕی خۆی و نەبەردی هاوڵانی دڵنیاش بوو کە ئەگەر پەنا بباتە بەرخوا و پشتی پێ ببەستێت و بکەوێتە جەنگ لەگەڵیان بەسەریاندا سەر دەکەوێت. بەڵام ئەوەی نەکرد و وای بە باشزانی چاوەڕوان بێت. وەختێ کۆسپ و تەگەرەکانیش گەیشتنە قۆناغێکی دژوار و نالەبار، دەم و دەست بەیعەتیاندا کە هەتا مردن لە پێناو ئیسلامدا بجەنگن. ئەوە ئەو بەیعەتە بوو کە خوای باڵا دەست لە سەروی حەوت تەبەقەی ئاسمانەوە پیرۆزی کرد و فەرمووی: لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا ومغانم كثيرة يأخذونها وكان الله عزيزا حكيما. سوێن بەخوا، بەڕاستی خوا ڕازی بووە لەو باوەڕدارانەی کاتێک پەیمانیان لەگەڵدا بەستید لە ژێر درەختەکەدا. خوا خۆیشی ئاگادار بوو بەوەی لە دڵەکانیاندا هەیە لە نیازپاچی و دڵسۆزی، هەر بۆیە ئارامی و هێمنی و ئاسوودەیی دابەزاندە سەریان و پاداشتی بە مژدەی سەرکەوتنێکی نزیک دانەوە. هەروەها بەڵێنی چەندین دەستکەوتی زۆری پێدان کە لە ئایندەدا دەستیان دەکەوێت و وەری دەگرن. خوا هەمیشە و بەردەوام باڵا دەستە بەسەر خوانە ناساندا و دانایە و دەزانێت چ کاتێک ئیمانداران سەردەخات. خوا دەیزانی چی لە دڵیاندایە. ئەگەر پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرمانی پێ بکردنایە بمرن، ئەوا دەمردن. ئەگەر بیوتایە بمێننەوە، ئەوا دەمانەوە. ئەگەر پێی بوتنایە هەڵسن و تەوافی کەعبە بکەن، ئەوە ئەگەر چەچیشیان پێ نەبوایە هەر چۆنێک بوایە فەرمانەکەیان بەجێ دەگەیاند. خوا ئارامی نارد بۆ سەریان. لە پاداشتی ئەو جوامێریەیاندا پەیمانی فەتحێکی نزیکی پێدان. لە قورئاندا ئاوەهای پێفەرموون. لە حودەیبیە تەنها شتێکە بوو بەو شێوەیە نەهاتە پێش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەتەمای بوو. ئەویش باش ساڵێک دواتر هاتە دی. ئەوە بوو هاتی شەدی. دوجار هاتن بۆ مەکە و بە گوێرەی دروشمەکانی ئیسلام تەوافیان کرد و بەردەڕەشەکەیان ماچ کرد. جگەلەوە هەموو ئاواتەکانیان هاتە دی. خەڵکی بیابان شایەتیاندا و دڵنیا بوون کە ئەو سوپایە بە هەر شوێنێکدا گوزەر بکات ئارامی و ئاشتی و متمانە لەگەڵ خۆیدا دەچێنێت. سوپاکە لەسەر گەشتەڕێیان بەلای چەندین ئاوەدانی و دەوارنشیندا تێپەڕین و بە خەڵکانێکی زۆر ئاشنا بوون. لە پاش 2-3 ساڵیش ئەو تۆوانەی لە دڵی خەڵکیدا چاندبوویان هاتنە بەر. بەڵێ، زۆرێک لەو خەڵکە پاش 2-3 ساڵ لەو ڕووداوە موسڵمان دەبوون و بە یاوەری ئەو خۆشەویستە دەکەوتنە ڕێ بۆ فەتحی مەککە. ئیدی بەو جۆرە قوڕەیش و سەرجەم خوانەناسان بۆیان دەرکەوت کە کەعبە بەتەنها موڵکی ئەوان نییە، بەڵکو تەواوی مرۆڤایەتی و لە پێش هەموو کەسیشەوە مایەی شانازی بوونەوەران حەزرەتی محەممەد مستەفا صلی الله علیه وسلم و کۆمەڵەکەی مافیان هەیە پێوەی. لە ڕاستیدا قوڕەیش هەر لە ڕێکەوتن نامەکەی حودەیبیەدا دانی بەو فەرمانەدا نابوو، واژووی لەسەر ئەو پەڕەیە کردبوو کە واژووی پێغەمبەری پێوە بوو. ئەوە بوو بەم جۆرە گوزارشتیان لە مەرجەکەیان کرد: تۆ ئەم ساڵ دەگەڕیتەوە و نایتە ناو مەکە. بۆ ساڵی داهاتوو ئێمە مەککە چۆڵ دەکەین و تۆ و یارەکانت دێنە ناوی و 3 ڕۆژ دەمێننەوە. تەنها چەکی سوارتان پێ دەبێت و شمشێر لە ناو چێلاندا دەبێت و هیچی تر لەگەڵ خۆتاندا ناهێنن. ئەمە لە هەمان کاتدا دانان بوو بە کیانی مسڵماناندا. لە کاتێکدا تا ئەو سەردەمە بانگەشەی ئەوە دەکرا کە مەککە و کەعبە موڵکی بتپەرستانن، بە تایبەتی قوڕەیش. هۆزەکانی تری نیمچە دوورگەی عەرەبیش تا ڕادەیەک خۆیان ڕادەستی ئەو ڕاستیە سەپێنراوە کردبوو. هەر کەسێک بەهاتایەتە ناو مەککەوە دەبوایە ملکەچی ئەو سروت و دروشمە ئاینیانە بوایە کە بتپەرستاندایان نابوو. هیچ کەسیش مافی ئەوەی نەبوو ڕێوشوێنی تایبەت بە خۆی پەیڕەو بکات. کەچی یەکێک لە مەرجەکانی ڕێکەوتن نامەی حودەیبیە بریتی بوو لە ئازادی موسڵمانان لە بەجێهێنانی حەج و تەواف
بە دەوری کەعبەدا لەسەر شێوازی تایبەتی خۆیان. ئیتر بەو شێوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە 1600 لە هاوڵانیەوە بەرامبەر بە سوپایەکی زەبەلاحی 10,000 جەنگاوەر سەرکەوتنی بەدەستێنا. ئەمە فەتحی دەرگای دڵان و خۆناساندن بوو بە خەڵکی. هەر بۆ نمونە عوروەی کوڕی مەسعود و سوهەیلی کوڕی عەمر بە نوێنەرایەتی قوڕەیش بۆ دانوستان هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا کاتێک نوێنەرەکان گەواهی دەری هۆگری و پەیوەستی هاوڵان بوون بە پێشەواکەیانەوە، هەروەها بە چاوی خۆیان حاڵەتەکانی پێغەمبەرایەتیان پێوە بینی کە چەندە لە خواترس و خواناسە. هەموو ئەمانە بەقوڵی کاری تێکردن و شەختە سەهۆڵی ویژدانیان توایەوە و گۆشەنیگایان گۆڕا و بوونە پاڵێورا و تاوەکو لە نزیک کاتدا ئیسلام قبول بکەن. بۆیە لە گەڕانەوەیاندا هەڵوێستی ڕق و وشکی قوڕەیشیان بەرامبەر موسڵمانان ڕەواندەوە. بەو جۆرە خەسڵەتی نەرمونیانی کە لە ئاکاری موسڵمانانە و خەسڵەتی ڕقی و لاساری و دەمارگیریش کە تایبەتمەندی بێباوەڕانە بووە هۆی گۆڕانکاری لە هەڵوێستی هەندێکدا و چەند نمونەیەکی زیندوش لەو بارەیەوە هەن. بەڵێ سەرگەردان و سەرسامەکان یەک لە دوای یەک پەنایان دەبردە بەر هەرێمە پڕ ئاسوودەیەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ڕەنگە حودەیبیە لە ڕووکەشدا جۆرێک بوو بێت لە پاشەکشە، بەڵام لە ڕاستیدا سەرکەوتنێک بوو چەندین بەروبوومی دێکەوتەوە. لە سایەی ئەو ڕێکەوتنەدا موسڵمانان بێخەم بوون لە شەڕ و خراپەی قوڕەیش. لەو نێوەندەشدا هاوپەیمانیەک پێکات. هۆزی بیکر لەگەڵ قوڕەیش و هۆزی خوزاعەش لەگەڵ موسڵمانان هاوپەیمانێتیان بەست. ڕێککەوتنەکەش وەها بوو کە هیچ لایەکێرش نەکاتە سەر لاکەی تر. بێگومان ئەوەش لە بەرژەوەندی موسڵمانان بوو، چونکە 10 ساڵ ئاشتی لە بیاباندا بەرقەرار دەبوو. دەرفەتی ئەوە دەڕەخسا لەو ماوەیەدا سەدای ئیسلام بدرێت بە گوێی چەندین هۆز و تیرەدا.